هەرچی لە توانێتدایە بڕۆ بکە. دەی بە ئامێزیان هەرگرین بیان بین هەتاکن مەکتب. ئەگەر نەخۆشێکمان هەبی دڵبێ ئامێزیکەین بیبینە سەر جادەی ڕئیسی سیارەیەکی بۆ بگرین. عیلازەکە زوو لۆ بکەن ئەگەر زوو عیلاز نەکەنەوە بەرەو زستانە سین تەبعاً تەلەبەکان بەخۆی بە ئامێز دەبین و دەینەوە. ئەنی ئەو تەلەبانە گەورە نینە ینی بەخۆ بستن و بێنەوە. کاتیش هەتا ستێسقەرایەوە بە مامۆستاوە لەسا ئەو خەتەینە. طبعاً چەندی زوون لۆ چاپکەن ئەمە مەمنونی واینە بەران لۆن چاپکەن نەک بکەوتە بوارێ. داواکارم لە ئیدارەی سەربەخۆ لە شارەوانی ئەو جادە لەمانجی هەشوە تێک درایە هەتا ئێستانێکەش ینی ویان بەزێشتە و چاچیان نەکردەوە ئێستاش بەرەو زستانە ڕۆین تەلەبەشن هەنا ئەو تەلەبانە هەموویان لێرانە برێ بە ئامێزیان هەرگرین بیان بین هەتاکن مەکتەبێ یان بە سیارەیان ببین. ئەوە کۆڵانەکەمانە منداڵەکانمان دەبێ عەلەگە لە پێ بکەن بیان بین بۆ قوتابخانە. ئەگەر نەخۆشێکمان هەبی دڵبێ ئامێزیکەین بیبینە سەر جادەی ڕئیسی سیارەیەکی بۆ بگرین. داوام لە جەنابی کاک فرسەت کرد بەیانی تەلەفۆنم بۆ کرد بە من دەگوتم کاکە یەک قلابەی خۆڵمان لۆ بینە چەگلمان لۆ بینە بە خۆمان تێکەڵەکەی ڕۆ دەکەین. دەزانی لە جیاتی هەموو ڕێز و احترامێکە لە مرۆڤ بگریت دەڵێ بە من دەڵێ هەرچی لە توانێتدایە بڕۆ بکە. ئەمە وەڵامی بەرپرسێکە کۆمپانیایەکە کە نەو شۆفەڵی هەیە نەگرێدەری هەیە هیچی نییە هەمووی بەکرێ گرتووە. ئەو ئیشی 3 ڕۆژە ئیشی 2 ڕۆژە ئەوە کواوەزع کوا ژیانە برام ئێمەش ئینسانین خوێنمان داوە شەهیدمان داوە هەر نەبێ کوردین کورتەوە و زنجیری لێرین لۆ قوت لێرانە پێ بگەین و مارەخۆ یان تەلەبان سبەینا پێبینە مەکتەبێ و بۆ زنجیرانە دەرناچێ یا داوای لە حکوومەتێک یان پەترۆلینە ئەوەن لۆ بکڕنینە سەفاریەکان پێ بگەینەوە مداران پێبینە مەکتەبیان لەتوانە پێبینەوە یانەوێ و جادەن و چاکە نە ئاون هەیە و چەند ماگە ئاویان لەسەرێشکاندیا ئەو ناگاتەوە ئێرانە بەیستنەوە